لوتکەی پزیشکانی ددانی ئایسمایل کۆنفرانسێکی نێودەوڵەتی پزیشکانی ددانە و لەلایەن لقی سلێمانی سندیکای پزیشکانی ددان باوکاری ئایتۆڵ فاوندیشن ڕێکخراوە. نزیکەی 1000 پزیشک و خوێندکارانی کۆلێژەکانی پزیشکی ددان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و چەند دەوڵەتێکی تر بەشداریان کردووە. لە ماوەی 2 ڕۆژی کۆنفرانسەکەدا 30 توێژینەوە پێشکەش دەکرێت کە 15 توێژینەوەیان بە شێوەی کرداریە. ئێمە لیژنەیەکی زانستیمان بۆ پێکێناوە، سیڤەکان هەر هەمووی لەگەڵ ئەو ڕیسێرچانێکە هەیەە بێداداچۆنی بۆ کراوە. زۆر مامۆستای وانە بێژ هەبووە بە تایبەتی ئەوانی دەرەوەی وڵات سیڤەکان و ڕیسێرچەکانیان هەر هەمووی مراجعە کراوەتەوە، ڕیڤیو کراوەتەوە، پەسەندەی وەرنەگرتووە. پەسەندەکەی وەرگرتووە لەلایەن لیژنەی زانستیەوە، دواتر ڕێگە پێدرا کە بەشداری بکات لەم لووتکەیە. وەک بەشداروانی کۆنفرانسەکە دەڵێن لەو توێژینەوە نوێیانەی دەخرێنە ڕوو داهێنانە نوێیەکانی بواری چارەسەری ددان و جوانکاری ددانە. لەوەش هەم پزیشکانی ددان سوودمەند دەبن و هەموو خوێندکارانش سوودمەند دەبن کە لە کۆلێژەکانی پزیشکی ددان دەخوێن و بەشداری کۆنفرانسەکان. ئیسفادەکانی خوێندکارەکان ئەوەیە کە هاوشانەکانی خۆی لە زانکۆکانی تر ئەبینێت، لە هەمان کاتە مامۆستاکانی خۆی ئەبینێت. باشە هەمویان تۆپیکیان هەیە، هەمویان بابەتیان هەیە لەم مۆزوعایە بەراورد لەگەڵ یەکتریاکەن. یعنی عیلاقەیەکی بەقوە دروستەکە لە بینی ئێمە و پزیشکانی ترە و لەگەڵ هاوڕێکانمانە و لەگەڵ دەرەوە. یعنی ئەمە هەلێکمان بۆ ڕەخسێنە بۆ ئێمە بتوانین بڕۆینە دەرەوانێ و لەوێ بەرداوامی بە خوێندنەکەمان بین. 34 کۆمپانیای ناوخۆیی و نێودەوڵەتی سپۆنسەری لووتکەی پزیشکانی ددانی ئایسمایلان کردووە کە رەستە و ئامێرە پزیشکەکانیان خستۆتە ڕوو. دەستگای میدیایی کورساتیش سپۆنسەری میدیایی کۆنفرانسەکەیە. هەویری دان هەیە دانس پێکاتەوە تا حدێک دانسپیکردنەوە بە هەویرەکرێ، بەڵام هەندێک ئایتم هەیە یان هەندێک مواد هەیە لەناو ئەو هەویرە پاش فترەیەک ددانت حساسەکات، تووشی کێشەی حساسیت دەکات. مەسەڵەن هەندێک هەویری دان هەیە بۆ ئیلتیهابات بەکاردێت، چەند جۆرە ئایتیمێکی تێ یان چەند جۆرە مادەیەکی تێ زۆر باشن بۆ ئیلتیهابات، بەڵام ئەوش مدەیەکی مەحدودی هەیە. ئەمە لێرە مایکرۆسکۆپمان هەیە کە وای لێ دەکات کە دکتۆر جوانتر ببینی، یەکەمەوەی کە پشتی ساف ڕاگری، یعنی ئەوەی کە دوای تووشی مشکلاتی فەقەرات توشتی نەبێت. هەمانە لوپمان هەیە کە لە قیاسی چووکتردایە بۆ کە هەروە بتوانانی باشتر ببینێت و ئیشێکی جوانتر بۆ نەخۆشەکەی بکە. سەرپەرشتیارانی لووتکەی زانستی پزیشکی ددان دوای تەواوبوونی کارەکانی کۆنفرانسەکە توێژینەوەی بەشداربووەکان دەکەنە چەند ڕاستپاردەیەک و بۆ ئەوەی لە داهاتوودا پزیشکانی ددان سوودمەندی نوێترین داهێنانەکانی بواری چارەسەری ددان بن. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.